ئامادەبووانی هەموو لایەک فەرمون بۆ دانیشتنەوە. ئێمە ئەمڕۆ لێرە بە میوانداری کۆمەڵێک لە دەستەبژێر پێمە خۆشە و ناوەندێکی ئەکادمی تیشت بخینە سەر چەند ڕەهەندێک لەم پرسا کە زۆر جار فەرامۆش کراوە. بۆ مەبەستەش چەند میوانێکی بەڕێزێنن زۆر بەخێراتتانەکەین زۆر سپاس بۆ کاتتان. بوونە ڕاستیە یعنی ئەگەر ئەم ڕێکەوتنەوە خۆی جێبەجێکرێ شتێکی بۆ خۆشکەرە بەتایبەتی ئەوەی کە بڵێن گەزەکانی یەفەدە و یەفەژە کەدی پیاوان و ژنانی هەمن لە چارچەوەی یەکێک کۆنسێری وارە بکرێن و بەرگری لە ناشەکانی وفام بکەنەوە چنە سەر وەزارەتی بەرگری سووریا لە هەمان کاتە هێزەکانی ئاسایشی ناوخۆی بڵێن ڕۆژاوە بچێتە چارچەوەی وەزارەتی ناوخۆی سووریاوە. ئەمە لەم ڕێکوتنێ لە ڕێکوتنەکەی پێشوە شتی واژ وترا کە بووە ئەو نۆتی کە لە ڕۆمەیدان هەیە ڕۆژاوە لەسای حەقەی بۆ حەسەکە بێ بۆ پارێزگای حەسەکە مەسایەسیشی بۆ دیمەشق بێت. بەڵام نازانم لەم ڕێکوتنەیە باس کراوەیانە ئەوەش شتێکی دوو خۆشکەرە. بەڵام ئەوەی کە بەڕای من تۆزەمە تەرسیدارە ئەوەیە کە ئایا ئەم حکومەتە جێ متمانەیە کە دەتوانێت کەتێبی ئەم بێزانی کە حسابی وتێ سوپای عەرەبی سووری لە چی پێک هاتووە بەشێکی پاژۆکانی داعش و جەبهەی نووسرە و تەحقیقی شامە کە ئەمانە بۆڵە بەکرای تیرۆریستی بوون و دەستیان سوور بووە بە خوێنی گەلانی سووریا نەکرد کورد بە عەرەبی بە دروست بەشێک لە سونەکان خۆشێن. بەشەکەی تریشی دوو میلیشیای مافیاییە کە بەناوی حەمزات و عەمشاتەوە کە ڕاستەوخۆ پارە لە تورکیا وەرەگرتن و سەرانە لە خەڵکە سەرن دەعدا لە خەڵکەکەن. اینجا ئایا تۆ لەگەڵ دەوڵەتێکی بەم جۆرەیە ئەتوانی ئەفەرمێت دینێ بەشی کورد بخاتە ژێر لیچ سەد جار گەورە بێت نامەوێەوە هیچ. ئەم مەفهومە زۆر مهمە بەڕاستی. ئەم پیاوە لە ڕوانگەی کوفر و ئیلحاد و مارکسیزم و بێدینیەوە ئەم قسەی نەکردووە. ئەم پیاوە لە ڕوانگەیەکەوە ئەم قسەی کردووە کە ئایینی پیرۆزی ئیسلام ماف بە هەموو شتێکەدا. چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی وآتی كل ذی حق حقه هەموو خاوەن مافێک مافی خۆی پێ بدەن. عەدالەت ئەوەیە بچووکەکان وەک بچووک ببینی گەورەکان وەکو گەورە ببینی. وەک پێغەمبەر فەرمووی الناس سەواسیة کەئەسنانی المشط مرۆڤەکان یەکسان وەکو دانی شانەوە هەموومان مرۆڤین. ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. ئەگەر ئێمە خوا پەنامان بداوامان لێ هات ئینتیمامان نەما بۆ خاکی خۆمان بۆ نەتەوەی خۆمان بۆ نیشتیمانی خۆمان بۆ گەلی خۆمان بۆ خوشک و براکانمان کە ئێمە خوا بە کوردی دروستی کردوین وجعلناكم شعوبا وقبائل ئەمە جعلی خوایە. بەڕاستی من بە ئارەزوی خۆم ئیسلام هەڵبژاردووە. خوا ئەفەرمێ لەسەر شێوەی تەوبیخ و هەڕەشا فەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر. بەڵام بۆ کوردبوون نەیوتووە ئەتەوێ کورد بە یا ئەتەوێ عەرەب بە یا ئەتەوێ ئینگلیز و ئەوروپی و ئەفغانی. ڕاستی کوردبوونم کردوتە ئیسلامبوون و ئیمانداریەتی. چونکە باقی ڕەسەدەکانمان شاعیرەکانمان ئەدیبەکانمان شێخەکانمان موریدەکانمان موریدە بچکۆلەکەتان نەبینی ئەوەی عەلەمەکەی لەسەر شان چی کرد. ئینسان ئەگەر موریدێکی ڕاستەقینە بێ ئاوا ئەبێ بەڕاستی. ئەبێ ئێمە موریدی دین و موریدی نەتەوە نیشتیمانمان بین بەڕاستی.
وإما أو دینەی لەوێ پیادە ئەکرێت سوکایەتی بە جەستەی مردوو ئەکرێت سوکایەتی بە قژ و پرچ و کەزی کچەکانمان و خوشکەکانمان ئەکرێت ئێمە قسەی خۆمان بووە و پەیامی خۆمان داوەتە مؤسسە ئیسلامیەکانی سووریا و غەیری سووریا بەڕاستی ئەگەر تەماشاکەن یەکێتی زانایان و بەیاننامەی زۆر ڕەسمی دەرکرد یەکێکیان لە کاتی دەستپێکردنی شەڕ یەکێکیان لە کاتی ئەو قسە چەوتوچێ و بێبنەمایانەی کە وەزارەتی ئەوقافی سووریا کردی هەنێک ڕێگەر هەیە ئەو ڕێگرانەوە کاوەکو زەمەێکی تر کاتێکی تر ئەم نیەتە باشە بێتەوە یانە نەچێتە پێشەوە بۆیە ئێستای تر ئەو یانی ئەو سنوورانە شکێندا ڕاستێکی ئەم دەنگێنە تەلەڤیزیۆن گوێگەرێکی لە ڕادیۆ لە بەرنامەکانی ترانە هەر شتێکترا هێندایە سەرجادە ڕاستێکی ئەم کۆدەنگی هێندایە سەرجادە بۆیە لێرەوە لە زانستیەکەیەوە شتێکی پێڵەن سێتی دیپلۆماسی ئەنی ئەو دیپلۆماسی کە شارێکیکە و ئەتوانێت ئەمە پارا دیپلۆماسی بێت تەنها لە ناو چوارچێوەی دیپلۆماسیەکە بۆ ئاڵوگۆڕێک نەبێت لە نێوان دوو کارکتەری وەکوویەکە مەسەڵەن محافزەی لەگەڵ محافزەیە بەرپرسی زانکۆیە لەگەڵ بەرپرسی زانکۆیە لە مەسەلەی پارا دیپلۆماسیە کە سلێمانی بەڕاستی توانێت ئەو ئیشە بکات ئەوەی کرد کە دەنگ هەڵبڕێت یعنی لەوە دەرچێکم من بەس تەنها بمێت بەیاننامەیە دەرکەم و 500 کەس وەکو هەر خۆپشاندانێک تر بچنە سەرجادە نا لەوە تێپاڕی ئیتر ئەم ئازارە 500 ساڵیەی کە لە دڵی ئەم خەڵکەیە بوو بەڕاستی کۆکرا بووە لەسەر ئاگرێکی کەس جوان بڵاو بوو گەیەنرا بە هەموو دنیا لێرەوە لە یەک تەوقیتا لە یەک ڕۆژاکە پشتی 5 یەک بوو ئێوە توانیمان خۆشبەختانە بە بژەستوری لە هەموو ئەو هاوڕێ و هاو خەبات و هاو ڕازانەی کە پێیان وا بوو کە ڕاستی کاتیەوە هاتووە کوردەنگی خۆی هەڵبڕە نەک بەستان هەڵسەر ڕۆژئاوا ڕۆژئاوا ئەو زۆڵمە بوو کەیتر لێڕێژ بوو بەڕاستیەتی لە کاتێکا کە بە چاوی هەموو دنیاوە کارکتەرێکی مەدەنی و سەربازی کە کوردە ڕۆژهەڵەمانی کوردە توانیوێتی هەموو سەرزەوی لە تاریکیەک کە قەرار بوو بەری پێ بگرێت و ڕووی تێ بکات ڕزگاری بکات و لەو خۆرەی کە لەناو ئاواکەمانایە بەشی بات وی کە ڕووناچی کاتەوە سەرزەوی تۆ حساب بۆ ئەم هەموو سوورەتراوان و گەورەیە نەکەیت و بیت بەو شێوەی زۆر 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 باوەڕتان هەبێت دڵنیا بکات بەیان هاوڕانەوە قسەیە یعنی ئەو ناحەقیەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە کارکتەری کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستاکردی زۆر زیاتر بوو لەوەی کە داعش کرد چونکە یعنی داعشەکە خۆی نیەتەکەی واضح بوو ئاحاد دەیویست ئەو شتە بڵێ کە ئەیەوێت ئەو شتە بکات کە ئەیەوێت کە پێی وتبووی چی ڕاستی یعنی خۆ هەموومانم میلەتانامەی موسڵمانە بەڵام بەڕاستی ئەوەی کە ئەوانەیان نووست ئیسلام شتێکی تر بوو بەناوی ئیسلامەوە هەیە فرۆشتەوە بە ئینسانی سەرسەری بۆیە کورد لێرەیە وتی بەسە یعنی لەم کاتەیە ئیتر وتی بەسە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە دەرەجەی یەک ئەگەر دیقەتتان نابێ ئێمە شەوی یەکەم سەعات 2 خۆپشاندان دەست پێ کرد دوی نیوەڕۆنا 2 شەو و تا سەعات 6 بەیانیەوە خۆپشاندانە بەردەوام بۆ باوەڕتان هەبێت نازانم کەس ویدیۆی کرد بێیانە باوەڕتان هەبێت لە ڕۆژی یەکەمی خۆپشاندان تەڕەماحتە بووشە یعنی شتەکە لەوە دەرچوو بوو کە خەڵک دانیشە لە مەواسەیەکی خەبەر کات و سێری سۆشیال میدیا کات و چاوەڕێ و کەزانێت چی تەڕوە ئێستا کاتی ئەوەیە کە ئیتر تۆ بێتە سەرجادە ئەمدانێ بەرزکەیتەوە لە بەیاننامەکەی ڕۆژی یەکەمیشان کە بە سوپاسەوە هەموو ئەو هاوڕێیانەی کە پێشڕۆوێکی وەکو کاکشەڕ هەتووف لە پێشمانەوە بوو لە بەیاننامەکەیە بە واضحی ئێمە دەنگی خۆمان نەخسوتە پاڵ هیچ کەسی بووی بە تەنها بەیاننامەیەکە کە ئێمە بەناوی خۆپشاندن و بەناوی هونەرمەند و بەناوی کوردەوە دەرمان کردووە وتمانم بەیاننامەیە ویست نەکات بچێتە کۆمەڵگەی نێودەوڵەتی کاتان یەکەم هیچ کەس نەینێرێت وەکوەوە هەر بەیاننامەیەکتر نەینێرن بۆ ئەو خەڵکانێک کە لە هەولێر ناو کورتستانیەکانن چونکە بەچاوی ئەوانەوە شتەکراوە ئێمە داوای دەنگی نێودەوڵەتی خۆمان دەکەین بۆ ئەم یەک دەنگیە ئەپارڕینەوە لێیان ئەچین لە ماڵەکانیانی چیرۆکەکانیان بۆ باسەکەین چونکە جیهانەوەی کە ئێمە ئەوانە جیهانەوەی زۆر زۆر ئازادترە لەوەی کە خەڵکێک چاوەڕێکەکەن ئەمڕۆ ئێمە لە پەیمانگای تەکنیک کوردستان سەرقاڵی ڕخستنیان پانێڵین بۆ قسەکردن لەسەر دۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان خۆتان نەزان لە ماوەی ڕابردووە خوشک و برا کوردەکانمان لە ڕۆژاوا کارەساتی گەوری مرویان لێ بەسەر هات بۆ ئەمەش شقامی کوردی جوڵە
بەبێ جیاوازی لە هەموو پارچەکان پاڵپشتیەکی زۆر گەورە لە ڕووی معنەویەوە لە ڕووی مادیەوە بەتایبەتی لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیەوە ڕێکخرا بۆ پاڵپشتیکردنیان و میدیا بەتایبەتی میدیا عەرەبیەکان کۆمەڵێک بابەتیان خستە ڕووکە چاواشە بوو بۆیە ئێمە بۆ کوناوەندێکی ئەکادیمی پێمان خۆش بوو لە 3 ڕەهەندەوە قسە لەسەرم بابەتە بکەین ئەویش بە میوانداریکردنی شایەت حاڵێک کە خۆی چالاکوانی سیاسی و چاودێری سیاسیە ئامادە بووە لە ڕۆژاوا و واقعەکەی بینیوە و خۆی بۆمانە گێڕێتەوە و مامۆستایەکی ئاینی کە باس لە ڕۆڵی پێکەوە ژیان و کاریگەری پێکەوە ژیانەکە لەسەر ناساندن و یەکبوونی کورد و هەروەها لە پاڵەوەشە میوانێکی ترمان هەیە کە لە پێشڕەوی خۆپشاندانەکانی سلێمانی بووە کە لە ماوەی ڕابردووە ڕوویاوە لێرەوە ئەوی یەکەیەکەیەکە لە ڕۆژاوا سەدایەوە گەلی کوردیەکە بۆی پێمان خۆش بوو بزانین ئەمە هەموو ئەمانە پێکەوە لە ڕووی ئەکادیمیەوە چۆن ئەتوانن خزمەت بە دۆزی کورد بکەن و ئەمە بەڕاستی ئەوەنی کە ئەبیندێت ئەوەنی کە قسەی لەسەرەکرێ تا ئێستا بۆ یەکەم جارە لە مێژووی کووردا کورد ئەمەنە یەک بووە بۆ ئێمانەوێت بزانی چۆنم بکەین بە کەلتور و ناوەندی ئەکادیمیش ڕۆڵی خۆی گەڕێ هەم لە شرۆڤەکردن و هەم لە ئەنجامدانی توێژینەوەی زانستی لەسەر مابەتە ئەمڕۆ لێرەین وەکو هەفتەکانی پێشوەکو پەیمانگای تەکنیکی کوردستان هەستاوین بەکردنی ئەم پانێڵە کە خاوەنی چەندین خوێندکارین پێویستەکە مۆرکێکی نیشتیمان پەروەری لە دڵیانە بچەسپێنین و خۆشیان لەخوا بەزیابێ خاوەنی ئەو مۆرکەن بۆیە کە ئەم پانێڵانە زۆر گرنگە ئەنجام بدرێت و بە بانگشتی چەندین کەسی بەتوانا و شارەزا پانێڵەکەمان دەربارەی بەرپرسیارەتی وەکوی بینن بەرپرسیارەتی نیشتیمانی بە ئامادەبوونی سێ میوانی زۆر بەڕێز و بەناونیشانی ئەوەی کە دەربارەی ئەم کارەساتەی کە ڕوویە بۆ ڕۆژ ئاوا بۆی بتوانن زیاتر دەربارەی ئەو کارەساتە قسە بکەن و بۆ ئامادەبووان سوودی هەبێت.